بابەتێکی دیکە گفتوگۆکەین یەکێتی نەتەوەی و کۆدەنگی پارتە سیاسەکان یەکێکە لەو بابەتانی کە سەرجەم لایەنە سیاسەکان و پارچەکانی کوردستان داواکاری هاوڵاتیانی کورد و پێویستێکی بەردەوامە بۆ لێکتێگەیشتن و هاوکاری و هاودەنگی سەبارەت بە سەرجەم ئەو پرسانەی خود ئەو بابەتانی کە کورد کۆ دەکاتەوانێ بۆ مەبەستا گفتوگۆ دەکەین لەگەڵ ئەحمەد قەرەموس هاوسەرۆکی کۆنگرەی نەتەوەیی کورد کە ڕاستەوخۆ لە بەلژیکا و لەگەڵماندا لە ڕێگەی سکایپەوانێ باز لە دۆخی ئێسەی کورد دەکەین باز لە پێویستی کۆدەنگی کورد و لایەنە سیاسەکان دەکەین دەپرسین دۆخی ئێسەی کورد چۆنە و تا چەند کۆدەنگی دەتوانێت دۆخی کورد ئەگەر لە هەر دۆخێکدا بێ بەرەو قۆناغێکی باشتر بەرێت کاک ئەحمەد سڵاوت لەبێ سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت دەمەوێت سەرەتا بۆ پرسیارە دەست بکەم بزانم دۆخی ئێسەی کورد بە گشتی چۆنە بینیت بە حقیقەت کێشەی کورد چ لە باشووری کوردستان چ لە ڕۆژاوای کوردستان دا ئاستەکە مەترسیدەیە تەبکو ئەم باش دزانن و ڕەوشە دەستکەفتی سەرکەفتنین کورد ئەنجامی تەکۆشین خەباتی سیاسی و چەکداریە قۆناغی چەل پێنجی ساڵ بەڵام ئەم باش دزانن و ئەv سەرکەفتنی و لە باشوور و لە ڕۆژاوای کوردستانی حتارەیەکە لە باکووری کوردستانی هێژایین خەلکی کورد کورد مەژووی 100 ساڵیدا کە کوژالی دەولەتە داگەرکەر تورکیە بە چژی دەمی ڕژیمی سەدام دەبە چژی چەل پێنجی ساڵی داوی لە قۆناغا ڕژیمی ئیسلامی لە ئیران بە و هەمان لە ڕژیمی بەعەس سووری دڕەوشێکە گەلەکە خەتەرانە دەبێت بەڵام کورد ئیرۆ دەستکەفتیان گەلێکی بەرز گەلێکی هێژا لە باشوور لە ڕۆژاوای کوردستانی بەدەستخستن دوژمنی کورد لە هەمبەری ئەف دەستکەفت و سەرکەفتن لێ شک و گومان تو تحمل و تۆلەرانسی وان نییە ژوە بە معلومە و سەرێ چەند ساڵایە دەولەتا تورک لە هەمبەری باشووری کوردستانی به بەهانەیە هەبوونا گەریلایەن پەکێکێ لە باشوور دخوازت قەبایا باشوور کو داگەر بکە ژوا بە معلومێک و دەولەتا تورک به تایبەت ساڵی 2021 دا به چەندین جارە ئێریشێن دەولەتا تورک بە بەلاقران درۆنایی ئێسێ هەری مۆدەرن چەکداری بەرامبەری گەلێ کورد قتلی عامێکی تونەبوونێکی ژەنۆسایدێکی بکاربێنن بی کاتیدا وا دیارک و دەولەتا تورک بە قاندێ هەفتەیە بارەگە لە باشووری کوردستانی ئاوا کردیە دەولەتا تورک بە تایبەتی و سەرکێشیدا ڕژیمی حکوومەتی ئەکدۆغانی دخوازم مەبەستی خوا یەک و استراتیژیک ساڵی 2023 بگێژێ قۆناغی میساقی ملی میساقی ملی سینۆری تورکیە و دەستنیشان دکە ئەوە کە ژێ ئەفرین حەتانی برادۆست هەرێمی بەردینان کەرکووک و چەندین دەڤەرێنتن دخوازێ داگەرکەر بکە بەڵێ کاک ئەحمەد ئاماژەت بۆ کێشە و گرفتانەدا لە ئەفرینەوە بۆ برادۆست بۆ کەرکووک ئەی ئەم هەموو نەهامەتیە ئەبینین کەی کۆبینەوە کەی لە کۆنگرەیەکی گشتگیری نەتەوەییدا کورد کۆوە بێتەوە کەی بێشک ئەف پرسەکە گەلەکە گرینگە ژوە بە معلومێک و کۆنگرەی نەتەوەیی کوردستان ئەو 22 ساڵ هاتیە دامەزراندن چەندین هەول ئارمانج و استراتیژیە کۆنگرە نەتەوەیی کوردستان ئەوە کە یەکیتیا کورد کوردستانی یەک ڕێزی یەک دەنگی بینە لە دەردۆری استراتیژیەکە نەتەوەیی مشترک و کۆم ببە ئەم بۆ وی کار و خەباتێ دەکەن ژوە بە معلومی ساڵی 2013 لە باشووری کوردستان هێویەکە گەلێکی خورد لەگەل گەلێ کورد پێکات ئەوە باوەری پێ هەبوو بۆ یەکیتیا گەلێ کورد پێپەرێ بێ بەڵام بە موداخەلەی دژمن بە هێزی
نەخێرخواز کورد ئەو پرۆژەیە ئەو ئارمانج و یەکیتیا کورد کۆنگرەیەکە نەتەوەی بەرفرە تەمسیلیەتی هەر چاربەشی کوردستانێک و تێتە مطلق هەبە تێک چوو مخابن لێ ئەم کۆنگرەی نەتەوەی کوردستان ئەمێ هەر دیواریدە چالاک بن ئەمێ هەر کار و خاتی خۆ بکەن چەندین ساڵی 2019 2020 2021 من بخوا و چەندین شاندیکەنێکە سەردانی باشووری کوردستان ڕۆژاوایی کوردستان هێزەکانی سیاسی لە هەر چاربەشێ کوردستان سەردان کرد و ئەم بۆ یەکتیا خۆ پێک بین مخابن بەڵێ باست لەو گرفتانە کرد هەر هاوشان بە پرسیارەکەی هاوکار من پرسیاری واکەم ئێوە هەموو گرفتەکان ئەزانن ئەزان دوشمنەکانمان کێ ئەزان کێ زەرەر بە کوور دەگەێنێ ئەزان کێ دۆستی کووردە بۆچی تەواوی لایەنە سیاسەکان لە پارچەکانی کوردستان یەک دەنگیەک دروست ناکەن بەێ ڕاستە ji ber ku di qenaetê me wek min destnîşan kir salî 2012-2013 hîç di bu asteke gelekî bers ku yekitî pêrê lê min qenaetî Kongreyê Neteweyî Kurdistan ew e ku dijmin mudaxele kir her eger mudaxeleyî dijmin tenê qenaetem têr nake ji hin hêzî siyasî وەکە ذهنیەت وەکە فکر وەکە ئارمانج مەبەستەکە کوکارە بێت تەحملی هەفتوو بکە تێتە نییە پەیوەندیین مە دانوستاندنین مە لەگەل پارتی و ڕێکخراوی سیاسی کوردستانی هەر چاربەشی کوردستان و دیاسپۆرێدە موافقن و یەکتیەکە کورد پێک وەرە بەڵام حتا ئەف تێرە و ئێک و ناخوازە دیالۆگێک دانوستاندنێک کۆپێک وەرە حزب پارتی دەموکرات کوردستانی باشوورە کو ئەو شێوازی ناخوازە پەیوەندی لەگەل هێزەکانی کورد بۆ پێکانینا یەکیان نەتەوەیی یەک ڕێزیا کورد وەرە مە هێوی ئەوە کو پارتی دەموکراتی کوردستان ئەف مەترسی ئەف تەهلیکە ئەف گەفێک و لەسەر دەستکەفتیان gelê Kurd bibîne ku karibe roj ber rojê ku gel perçekanî din an jî hêzî Kurdistanî din de ku em dest bi proseseke pêkanîna yekîtiya neteweyî bikin. باڵێ کاک ئەحمەد ئێوە لە پەیوەندیەکانتان لەگەڵ پارتەکانی هەموو پارچەکانی کوردستان باز لەم بابەت و لەم کێشانە دەکەن چارەسەر چییە؟ چارەسەر من باوەرە ئەوە مە چەندین جارە مەخواستە و ئەم دە ئاستا سەرکێشی سەرۆکایەتی پارتی و ڕێکخراوی سیاسی دە جivîneke stratejîk bikin pirsgirêkê me heye ku em karibin çareser bikin em baş dizanin şert û zirûfê rojhilat başûr rojava û bakir şert û zirûfên cewazin em vêya tê digêjin em baş dizanin em baş dizanin ku tehemilî duşmin ji pêkanîna yekîtiya neteweyî tuneye dê beram di vê kateye de pêwîst e ku lestirên partî û rêxerawên siyasî karibin li gel hevdîtinekê bikin pêşniyazî û daxwazî bangewaziya me ew e ku em karibin wî şêwazî rîgayê diyalog mixabin ji bilî pêkanîna yekîtiya neteweyî de îro metirsiyeke gelek mezin li başûrê Kurdistanê ye bi taybetî êrişên dewleta Türk dagirkirina dewleta Türk metirsî ku di şerê birakujî an Kurd li gel Kurd di orta pêşmerge û gerîdayê de Aşûr û Bakur ku metirsîdariyek weke wa heye çendîn şandî me ew e ku em karibin vê aloziyê û çareser bikin rîgayê diyalog bikin ku ew metirsî şerê li gel Kurd an xwî Kurd destê Kurd pête rejandin em pêşî lê bibirin çareseriyekê ku bi rîgayê diyalogê em karib bikin
تو ڕێگایەکی دن پێشیامە نییە ji bilî pêkanîna yekîtiyaneteweyî yek rêziya Kurd. باشە کاک ئەحمەد ئاگاداری پەیوەندەکانتان هەین لەگەڵ لایەنە سیاسەکان ئاگاداری سەردانەکان و گفتوگۆکانتان هەین بۆم گرنگە پسانم لە ئێستادا پەیوەندیتان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە؟ لەگەل یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیەمە هەنە. ئەم هەلوەستا یەکێتی نیشتیمان و چەندین ڕێکخراوین سیاسی باشووری کوردستان وەک گۆران وەک حزبی شوعی کوردستان وەک هێزەکانی ئیسلامی و یەکگرت و چەندین پارتێن زەحمەت کێشان پەیوەندیەمە لەگەڵوان گەلێکی پەیوەندیێنە ئەرێنینە هەلوەستا یەکێتی نیشتیمان و چەندین سەردانی وان مەکردنە لەگەلن و یەکێتیان نیشتەوەی ئەنجام بدە و ئەم کارە ڕێگایە دیالۆگەیە. ji destpêkê avakirina Kongreyê Neteweyî Kurdistan heta em roj pêwendiyê me li gel Yekîtî Niştîmanî Kurdistan li gel goran çendîn partî û rêxerawê başûr gelekî erênîne em gelekî pê xweşin lê belam em ji Yekîtî Niştîmanî Kurdistan daxwaz dikin ku astradeyê pêwendiyê wan li gel Kongreyê Neteweyî Kurdistan ne de astê observatör debe و د ئاستی ئەندامبوونا ئەساسی و ئەندامی کۆنگربن ئەندامی کۆنگرەی نەتەوەیی کوردستان ئەم هەلوەت یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە پێکانی یەکێتیان نەتەوەیی gelekî herînî bînin û em gelekî spasî derkêşî yekîtî Niştîmanî Kurdistan dikin. کاک ئەحمەد لە هێز و لایەنە کوردستانەکانی چاپارچەی کوردستان هێزەیە لەگەڵ ئێوە ناکۆک بێ هێزەیە پەیوەندی لەگەڵ ئێوەیان نەبێت ئامانجەکانی یەک نەگرێتەوە؟ بەێ بێگومان باشووری کوردستان پارتی دموکراتی کوردستانی باشوور لەگەل me tu pêwendî نییە و tu îtirafê bi Kongreyê Neteweyî Kurdistan nakin û bi tu şêwazî pêşewazî jî me nakin. Hin çendîn partî û rêxerawên siyasî hene ku di asteke geleke lawaz dene çi ji li Bakur an jî çi Rojava û dibin bandorî Partî Demokratîk Kurdistanî başûr dene û li gel me pêwendiyekê xurt pêwendiyeke ku wek em dixwazin niye. Me tikayî min çendîn care ez bixwe şandê keneke ku ez xwe jî nav debûm me çendîn care me seredanî başûr kir ku em hevalanî Partî Demokratîk Kurdistan pêwendî li gel wan encam bide ku em karibin hinek şirobe bikin hinekê qise bikin li ser parêstinî bercewendiyên Kurd li ser daxwazî pêkanîna yekîtiya Neteweyî Kurd ku li belam Partî Demokratîk Kurdistan tu rêga û derfetekî ku em karibin li gel wan hevdîtin bikin bixabin nebû her cê xemkîniyê ye gelekî cê daxuyaniyê berastî ku em gelekî pê xemkînin ku hevalên Partî Demokratîk Kurdistan ku tevî vê konaxa pêkanîna yekîtiya Neteweyî nabe. Em bihêvîne ku Partî Demokratîk Kurdistan di vê mijarê de bi taybetî me hêvî dikir ku serokê Partî Demokratîk Kurdistan Cenabê Kek Mesûd di vî warî di pirsa pêkanîna yekîtiya Neteweyî de înisiyatîv helbesteke hîn erêntirîn erênî pêkaniyaya. باشە کاک ئەحمەد. Belê. باشە ئاگادارین کە هەڵوێست و کۆنگرەتان تایبەت بە لەشکرکێشەکانی تورکیا بووە لەم ئەخیراندا ئەگەر هەڵم دەبن پێم وایە بێ مانگی 5 ڕابردوو بوو هەڵوێستەکانتان بەکوێ گەیشتووە قسە و گفتوگۆکانتان سەبارەت بە لەشکرکێشیەکان و هێرشەکانی تورکیا بەکوێ گەیشتووە؟ berê rast e ev pirseke geleke girîng e de qenaatê min de dewleta Türk ji heqîqet salî 2000 pêxonaxî zînewertê de ku xweste nakokî aloziyê hêzî Kurd ku ew tiştê ku li zînewertê ku rû da qenaetê me ku İnisiyatifa Devleta Türk. İro jî li
دەبەرە ئەفتانی دە دەبەرە گارێ جواب بە معلومە کۆ ئۆپەراسیۆنێن دەولەتا تورک پێش ئەف ساڵە ساڵی 23 نیسان دەولەتا تورک ئۆپەراسیۆنێک ئان هەولێن داگیرکردنا باشوورێک کوردستانê dike lê devera metînan li devera avaşî devera zapê ev teqrîben û heftê roj e ew êrişên û hewlên dagirkirina dewleta Tirkiyê werbin em mixabin divê operasyona dawî de em helwesteke neerênî ji layanî pêşmergeyî Partî Demokratîk Kurdistan de dibînin. Seredanî me çêbûn şandî keneke li başûr bûn. Şandî dostanî Kurd ê internasyonal şikardê dewletên cuda cuda dost, ronakbêr, şemtêr, parlamenter, dîplomatên çarde dewleta ku hatin başûrê Kurdistanê xwestin lêgel حکومت لەگەل پارلەمەنتۆ لەگەل پارتی و ڕێکخراوی سیاسی هەفتتن بکە بۆ پێشی دەبان ئالۆزی یەک و هەری ئاستەنگی و دەرکەتە نە سەرۆکی هەرێمێ نە سەرۆکی ئەنجومەنی حکوومەتی هەرێما باشوور نەژی پارتی دەموکراتی کوردستان تو شێوازی پێشەوازی لوان شاندەیە نەکردن لێ ماهەیە و ئەو شەرێ کورد لەگەل کورد و لەوان دەڤەران و تەهلیکە و مەترسیدارەکە لە خۆر پەیدا وێ ڕوونەدە تو پەیوەندیێمە حتانی divê qonağê jî de mümkün e ku hinek diyalogên basî çê bibin lê bes diyalogên karibe vê alozî ser bike mixabin pêk natin. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ئەحمەد قەرەمووس هاوسەرۆکی کۆنگرەی نەتەوەی کورد کە ڕاستەوخۆ لە بەلجیکا لەگەڵ مابووی سوپاس بۆ ئامادەبوونت.